من مناڵێکی 5 مانگان لە سکما مرد. ئینجا کە لە دایک بوو ڕاستی شۆریمانەوە کفنمان کرد و بردمان بۆ یعنی سەر قەبران نوێژبانش لەسەری کرد. ئینجا خەڵکەڵێ پێویستی بۆ شتانە نەبوو، هەر بینێژن و پێویست بۆ شتان ناکە. یعنی پێم خۆشە باسی ئەو شتە بکەی کە مناڵ لەسکی دایکی ئەمرێ چی بۆ بکەی، یعنی ڕێوڕسمی چی بۆ بکەین باشە. دومیش ئەڵێ مناڵەکە دروست بوو کوشتەکەم مناڵەکە دروست بوو بەڵێ دەستی هەبوو قاچ چاو دەم لوت هەموو شتێکی هەبوو. بالضبط مادام دەست و قاش و دەمی هەبوو بێت و دروست بوو بێ بە ئینسان بە هەمان مەراسیمی ئەو گەورەکان بەڕێ ئەکرێت بۆ قەبرستان واتە ئەشوەردرێت کفر ئەکرێت و نوێژیشی لەسەر ئەکرێ و ئینجا بەخاک ئەسپێت بێت. ئەی مامۆستا ئەڵەن ئەبێ حەیوانی بۆ سەربڕیشتی وا هەیە؟ گەیشت بۆ یعنی ئەوەی کە چی پێڵێن تازە لە دایک بێیان هەر لە 4 مانگی و 5 مانگی وانە مردووە. هەر چوومە ناو 5 مانگی و خۆی لە سکما مردبوو. بستێک یعنی بستێکی زەلامە بوو، بستێ زەلام بڕێک. ئەگەر بۆی بکەن باشترە خوشکە، یعنی بۆی بکرێ باشترە. من پێم وایە بۆی بکرێ باشترێک. بەڵێ مامۆستا دەستەکانت خۆش بێ و زۆر مەمنون. دەست خۆش بێ.